إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برابر رزكانم داوكارم لله بخاطرنا وجوانكاني خوي طاعة وعبادة من لقبولك ولقل أهل إيمانا حشر منك ودور من خاته ولا هر كارو الرفتارك ككارو الرفتاري مسلمان نبي. خوشويست كانم أيني بيروزي إسلامنا هاتو التنهابو أوي إيما كسانيكي راويز خراو بين وهرگيز بوشي ويش پروردي نكردين كلناو كوملقا لدواوا بين، بلكو ايني بيروزي اسلام بشيويك پروردمانكا كهردم للوتكيا بين وسرمشقش بين لناو خلقيا، سردار بين لناو خلقيا، ببيرو باورمان بپرستشمان بروشت اخلاق مان. يك لو وصيه گرنگاني پیغمبري خوشويسمان صلى الله عليه وسلم بو اصحاب كاني كاتيك لسفرك وهاتنوا لغزايك وقرانوا. پیغمبري خوشويس صلى الله عليه وسلم فرمي: انكم خادمون على اخوانكم فاصلحوا رحالكم واصلحوا لباسكم حتى تكونوا كانكم شامة في الناس، فإن الله لا يحب الفحش ولا التفحش. رسول الله صلى الله عليه وسلم فرموي: ايوا اسا اقرنا وبناوي كسكارتان بولاي براكانتان دي رحالكانتان تشاق بكن، يعني اولا خاني كسواري بون او شتو مكاني كبيتان الريكو بيكي كان جلو برقكان اشتان ريكو بيك بكن، حتى بشيويك لناو خلقيا وكو شامة وابن شامة ما بس ليرة نيشانية أو نيشان الرشية كبدم شاوي إنسان وديارة وإنسان جوانا كاتوا ديارة يكسر كدم شاوي كسكا أبيني بناو شاوان يوا أو نيشانية أبيني ونيشان الزور جار إنسانك جوانا كاتوا. چونك أخواي پروردگار فحشو تفحشي پي باشنية وپي خوشنية. فحش برابر ريزكانم هر كاريكا يعني هر گفتاريكا كوا خوای تعالى بي جوان نبي، هر كارو گفتاريك كلا اخوان ناشرين بي لا اخواشتكي نخوازراو بي او بي او فحش وتفحش جاري وهي كرداره جاري وهي گفتاره. اگر تماشا ام حديثي پیغمبر بكين صلى الله عليه وسلم دو منهجي زور جوان وزور گورمان اخاته پیش شاو. يكي كان اصلاحي چاکردنی دروي انسانه كبريتيه لا جسد هردم پاک به و جلو برگرت هردم جوان و ريكوبيك به. اما اسلام داوامان ليكات چونك خوای پروردگار جوان و جواني خوشوي. خالي دوهم اويا كانسان ناخي چاكا دلي چاكا اخلاق و روشتي چاك بكا امانت و راستگویی لخویا جيبه جيبكا دور بي لحسودي ولبغض ولقين. امشا بشي دوامي او امشگاريه كبيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم بو امايكا وما بستي سركيش لحديثك اميه كانسان شامه بي لنا وخلقا باخلاقي بالروشتي اگر چي جلو برگش انسان جوانا كاتوا انسان در اخا بلام چن ناخوش انسان بجلو برگ جوان بي بلام ناخي روخاو بي ناخي بوغن وبيز بي لدرو الزوق بي لناخوة توق بي اوكو كردو تيانا چن ناشرينا چن جوانا انسان درو
ناخیشی ناوەیشی وەکو یەکوا بێ. ئەسحابەکانی پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم بڕایەنەتە هەر شوێنێ پێش ئەوەی قووەت و هێز بەکاربێنن بە ئەخلاق و ڕەوشت دڵی خەڵکیان داگیر ئەکرد. غەڵەتێکی زۆر گەورەیان کەسەیە ئەڵێ ئاینی ئیسلام بە زەربی شمشێر بڵاو بووەتەوە بە پێچەوانەوە. هەر بیر و باوەڕێک ئەگەر بە زەربی شمشێر بڵاو بوو بێتەوە دوای ئەوەی کە هێزی نەمێنێ دەربەدەر ئەکرێ شاربەدەر ئەکرێ. بەڵام ئاینی ئیسلام بالعکس پاش ئەوەی کەوا هێز و دەسڵاتی نەما بەڵکو دژمنیشی زۆر بوو بەڵکو دژمنانیشی وڵاتانی ئیسلامی داگیر کرد مسلمانان هەردەم باوشیان پیا کردبوو چونکە لە ناخی دڵەوە بوونەتە مسلمان. ئیسلامەتی و ئەخلاقی ئیسلامەتی دڵیانی داگیر کردووە پێش ئەوەی وڵاتیان داگیرکە. ئەم ئەخلاق و ڕەوشتە هەر لە زوو هەبووە و مسلمانان بەردەوام بە ئەخلاق و ڕەوشت توانویانە تەئسیر لە بەرامبەرەکانیان بکەن. لە زمانی ئیمامی عەلیە کاتی ئیمامی عەلی خەلیفەی مسلمانان بوو ئەمیری ئیمانداران بوو. ئیمامی عەلی لە وەزعێکە قەڵغانەکەی ون ئەبێ لێ ئەکەوێ پاش ماوەیەک لای کابرایەکی جوولەکە ئەیبینێتەوە. ئیمامی عەلی داوای ئەکا ئەڵێ ئەم قەڵغانە قەڵغانی منە. کابرای جوولەکەش ئەڵێ قەڵغانی تۆ نییە کێ ئەڵێ قەڵغانی تۆیە. ئیتر دوای ئەوە ئەڕۆنە لای حاکم یعنی ئیمامی عەلی لەو کاتە خۆی ئەمیری ئیماندارانە بە زۆر لێ وەرناگرێتەوە و عقوبەیشی بدا بەڵکو ئەڕۆژ کاتی لێەکە لە لای قازی ئەو کاتەی کە ئیمامی عەلی ئەمیری ئیمانداران بوو قازی شوڕەیح قازی کوفە بوو. کاتێک ئەچنە لای قازی شوڕەیح طبعا کابرای جوولەکەش بان کابرای جوولەکە دێت ئەوەستێت لە بەرامبەری کێ لە بەرامبەری ئەمیری ئیمانداران وەکو یەک لە یەک ئەم چۆن وەستاوایش ئاوا ئەوەستێت. ئیمامی عەلی ئەفەرمێ قازی شوڕەیح ئەفەرمێ بە ئیمامی عەلی ئەفەرمێ تۆ ئیدعا ئەکەیکەوە ئەو قەڵغانە هی تۆیە لای ئەو ئەڵێ بەڵێ ئەڵێش بەڵگەت چییە؟ ئەڵێ وەڵڵاهی بەڵگەم ئەوەیە کە حەسەنی کوڕم و ئەو کاتەش مەولایەکی ئەبێ ئەو دوانە شایەتن لەسەری فەرمووی شایەتی کوڕ بۆ باوک نابێ و مەولاکەش هەر وەکو کەسی خۆت و کوڕی خۆت وایە شایەتی تر بێنە. وتی وەڵڵاهی شایەتی ترم نییە. وتی دەی کابرای جوولەکە با سوێن بخوا کە هی تۆ نییە ئی خۆیەتی ئیتر حەقەکە بۆ ئەوە. ئەمیری ئیمانداران لە بەرامبەر کابرایەکی جوولەکە کاتێک کابرای جوولەکە ئەمەی بینی زۆر کاریگەر بوو زۆر کاریگەر بوو بەم دیمەنە زۆر تەئسیری تێکرد. وتی باشە قەینا یعنی ئەمە چی یاسایەکە لەم دنیاە کە من بخاتە بەرامبەر ڕئیسی وڵات لە بەرامبەر ئەوا وەساوم لە مەحکەمە و لە دادگایە ئەمە ئەبێت چی بێت؟ زۆر متەئسیر ئەبێ و زۆر کاریگەری تێکات بۆیە شایەتی ئەدا کە ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله وقەڵغانەکەش یەداتەوە ئەڵێ بە تەئکید کەسێ خاوەن ئەم دادوەریە بێ و ئەم دادگەریە بێ درۆ ناکات. قەڵغانەکە ئیمامی عەلی یەداتەوە. بە هەمان شێوە خۆشەویستەکانم لە هەموو سەردەمەکانە بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکانە و ئەو سەردەمانەی کە دەوڵەتی ئیسلام تەواو پەلی کێشا بوو تاجرە مسلمانەکان ڕوەکەنە وڵاتی ئەندەنوسیا ئەو جەزیرانەی کە ئەو دوورگانەی کە زۆر دوورن لە وڵاتی ئیسلامەوە. تاجری مسلمانان لە وڵاتی ئیسلامەوە شتیان ئەبرد شتومەکیان ئەبرد بۆ ئەو وڵاتانە کە ئەچون بۆ ئەو وڵاتانە بە ئەمانەتیان بە دەستپاکیان بە فێڵ نەکردنیان بە ڕاستگۆییان حتا لە حاڵەتێکە ئەگەر بیشیان زانایە خەسارشیان کردێ لە ڕاستگۆیی خۆیان وازیان نائهێنا و وەفایان بە عەهد و پەیمانی خۆیان ئەکرد. ئەوە کاریگەریەکی زۆری کردە سەر خەڵکی ئەو ناوچانە و زۆرێکیان لە مسلمان بوون. حتا ئێستا وڵاتی ئەندەنوسیا یەکێکە لە یا ئەتوانم بڵێم گەورەترین وڵاتی ئیسلامە بە حەیاتی جێش و سوپای ئیسلام نەگەیشتۆتە ئەو وڵاتە. تەنها لە ڕێگای تاجر و بازرگانەکانەوە ئەم وڵاتە ئیسلام بوو. تەماشای ئەخلاقی مسلمانانیان ئەکرد زۆر معجەب ئەبوون بەم ئەخلاقە. لەو زەمانە غەش و فێڵ و داگیرکردن و درۆکردن و بێوەفایی بڵاو بوو لە ناویانە. کاتی ئەیان بینی ئەمە کۆمەڵی خەڵکن هەم زاهیر و دیمەنیان جوانە هەم ناخ و ئەخلاقیشیان جوانە معجەب ئەبوون بە مسلمانان و ئەهاتنە ناو ئیسلامەوە و وای پێ هات وڵاتەکە هەر هەمووی بووە بە مسلمان.
ئێستا وڵاتانە ئەندونوسیا و مالیزیا و زۆرێک لە وڵاتانە کە لەو دەور و بەرەن ئیسلام بوون بەبێ ئەوەی سوپای ئیسلام بگاتە ئەو ناوچانە. بەڕاستی خۆشەویستەکانم ئەخلاق و ڕەوشت ئەگەر لەگەڵ جوانی مەزهەرە تێکەڵ ببێ ئیسلامەتیەکی تەواو دروستەکە. داعیەک و بانخوازێک ئەیگەڕێتەوە ئەڵێ لە بەریتانیا بووم بە ئیمامی مزگەوتێک، ڕۆژانە بە پاس هاتوچۆی ئەو شوێنەم ئەکرد، یعنی ئەو مزگەوتە، ئەڵێ کاتێ ڕۆژێکیان سوار پاسەکە بووم پارەکەم تەسلیم کرد، ئەڵێ کابرای سایقەکە با بڵێن یا ئەو کەسێک کە پارەکە وەرەگرێ، ئەڵێ 20 بنسی گەڕانەوە، یعنی قرش، یعنی ئەتوانی بڵێ زیادە لەوەی کەم بۆ من بیگەڕێنێتەوە، یعنی وەکو بڵێ مەقداری پارەی زیاتری ناردەوە بۆ من. ئەڵێ منیش لە دڵ خۆمە وتم ئەمە لەوانەیە هەڵەی کردبێ، ئەمجا ئەمە مەقدارێکی زۆر کەمە، یعنی وەکوی سەبوون منە ڕبعێکیان 500 دینار خۆمان بۆمان بگەڕێتەوە لە کرێیەکە، لە کرێی بۆن منە تۆ سواری سیارە ئەبی ئەڕۆی بۆ سواری پاس ئەبی ئەڕۆی بۆ سلێمانی، کابرا لە جاتیەوەی 1000 دینار بۆ بگەڕێنێتەوە، 1500 بۆ گەڕێنێتەوە. ئەڵێ بیرم کردەوەتم ئەم شەریک ئەو لەو پاس و قیتار و ئەو وەسائلانەی کە خەڵک نەقڵەکە لە وڵاتانە زۆربەی شەریکات کۆمپانیای با بڕێەوە، هی تاکە شەخص نییە. ئەڵێ وتم ئەم کۆمپانیا زۆر لەوە دەوڵەمەندترە، مەس چییە، یعنی ئەم مقدارە پارەیە زۆر کەمە و بەسووتی پێش ئەوەی دابەبەزم لە خۆمە غیرەتی ئیسلامەتی گرتمی، ئەو هینە شەیطانیەی کە ویستی بم خەڵەتێنێ هاتە مێشکوا بم خەڵەتێنێ، ئەڵێ لاچوو، ئەڵێ پێشەوەی دابەزم وتم کاکە ئەمە 20 بنسە زیادە گەڕانتەتەوە، حەقەکەی من هەر ئەوە نەبوو، ئەمە زیادەیە. ئەڵێ سەیری کردم وتی تۆ ئیمامی ئەو مزگەوتەی کە یعنی وەکو بڵێ تازە من بوومەتەین لەوێ، وتی تۆ ئیمامەکەی لەوێ؟ وتم بەڵێ. وتی ماوەیەکە من حەزەکەم بێم لەوێ پرسیاری ئیسلام بکەم، معجب بووم بە دینی ئیسلامەوە، ئەمیست پرسیاری ئیسلام بکەم، کە زانیم تۆ ئیمامی ئەو مزگەوتەی، وتم بزانم ئایا ئەم دینە کە ئەمانە بانگەشەی بۆ ئەکەن، بزانم ئایا هەڵگرانی ئەم دینە چۆنن، ئەخلاقیان ڕەوشتیان، ئەوە تاقیتم کردەوە ئەو مقدارە پارەکەمم نارد بووت، وە هەر تاقیتم کردەوە، ویستم بزانم ئایا ئێوە ئەخلاقتان قبوڵەکە کە ئەو مقدارە پارە بخورێ، چونکە پارە ئەگەر خورا براینە 250 بێ 500 بێ 1000 بێ فەرقی چییە لەگەڵ ئەوەیە تۆ دەفتەرێ دۆلار بووی؟ هیچ فەرقی نییە، هەموو دزیەکی گەورە چەند گەورە بێ لە دزی بچووکۆ لە شتی بچووکۆ دەستی پێەکە. ئەڵێ کە دابەزیمە خوارەوە زۆر دامام، بیرم کردوتم سبحان الله خەریک بوو ئەم دینە جوانە بدۆڕێنم بە 20 بنس، یعنی ئەگەر نەمگەڕانایەتەوە ئەم کابرایە بەڕاستی ئیتر نەزڕەیەکی تر بە شێوەیەکی تر تەماشای منیە کرد و تەماشای ئاینی پیرۆزی ئیسلامێک. بۆیە خۆشەویستەکانم زۆر پێویستە ئێمەی مسلمان ئەخلاق و ڕەوشتمان لەگەڵ جلوبەرگ و جەستەمانە بەیەکەوە ئیسلامەتیەکی جوان بگەێنێتە خەڵکی. تۆ کە خۆت ڕێکە خەی بە حاڵەسی بە شێوەیەکی جوان جلوبەرگێکی جوان لەبەرەکەی خۆت بە جوانی ڕێک و پێکەکەیتەوە، با لە ناخیشتەوە هەوڵ بدە ئەخلاقی ئیسلامەتی لە خۆتا جێبەجێ بکە، ڕەوشتی ئیسلام ڕازگۆیی ئەخلاق جوانی لە خۆتا جێبەجێ بکە. خوایە بەخاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەیت، یا ڕەبی خوایە ئەخلاق و ڕەوشتمان جوانکەی، یا ڕەبی دوورمان خەیتەوە لە هەر ئەخلاق و ڕەوشتێک کە پێچەوانەی ئیسلامەتیە، یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ماڵ و منانمان ساڵح بکەیت، یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکەی، بیان گەڕێنێتەوە بۆ سەر ڕێگای جوان و ڕێگای ڕێک و پێک، ڕێگای ئیسلامەتی، یا ڕەبی خوایە دینداریەتی و ئیسلامەتی لە کوردستانە یا رب العالمین تەرەقی پێ بدەیت، یا ڕەبی کاربەدەستانی ئەم وڵاتە ڕێک و پێک بکەیت، چاکیان بکەیت، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە شەڕ و شۆڕ و لە قات و گرانی بە دوورمان بگری، ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستە کانم بسڵمانە بەڕێزەکان، پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ خوای تەعالا تەماشای جەستە و تەماشای دیمەنتان ناکا، بەڵکو خوای تەعالا تەماشای دڵ و تەماشای کردەوەکانتان ئەکا. ئەوەی کە زۆر زۆر گرنگە لای خوای پەروەردگار کە زۆر جەختی لەسەر ئەکا مەسەلەی دڵە پاشان کردەوەکان. ئەمە
گرنگترین شتە لە ئیسلامە و گرنگترین مەبەستە و ئاینی پیرۆزی ئیسلام تاکیدی کردووە لەسەر ئەوەی کەوا ئێمە جەستەمان پاک بێ و جلوبەرگمان جوان بێ، بەڵام ئەوەی کە جێی نەزەری ئیلاهیە مەسئلەی دڵە و مەسئلەی کردەوەکانە. بۆیە بەڕێزان حەقە ئینسانی مسلمان ئەوەی کە خاوەنی خۆی بە خاوەنی ئەم دینە ئەزانێ، خۆی بە خاوەنی عەقیدەیەکی پاک ئەزانێ، حەقە ڕەوشت و ئەخلاقی دڵی پاک کاتەوە، وای پێ بکات کە بەڕاستی نمونەیەکی جوانی ئیسلامەتی بێ. ئەو کەسێک کە مۆزەفە و لە دائیرەیەکە وەزیفەیەکی بەدەستەوەیە بە دەستپاک بێ، خاوەن ڕەوشتی جوان بێ، بە جوانی بچێتە پیری خەڵکەوە، کار ئاسانی بۆ خەڵکی بکە. ئەو کەسێک کە لە بازاڕە بازرگانە و دوکاندارە با ڕاستگۆ بێ، دوور بگرێ لە غەش و فێڵ و هەڵخەڵەتاندنی خەڵکی. چەند ناخۆشە کابرا ناوی حاجی و مەلا و شێخ و چی و چی لە خۆی نابێ، بەڵام قۆڵبڕ بێ، بەڵام دز بێ، بەڵام قۆڵی خەڵکی ببڕێ، بەڵام مافی نزیکترین کەسەکانی خۆی بخوا. جاری وا هەیە مافی خوشکی خۆی ئەخوا، مافی کەسوکاری خۆی ئەخوا. ئیتر چجا لە بازاڕیشە ئەگەر قۆڵبڕ بێ، ئەگەر غەش بکە، ئەگەر بازار گرانکە، جاری وایە بە دوای هەلێکە ئەگەڕێ دەسەکاتە گرانکردنی بازار. ئیتر گرانکردنی بازار هەر لە سوتەمەنی واگەین. جا خاوەن بەنزینخانەکان، ئەوانەی کە غازە فرۆشن، خاوەن معمەلەکان، یا هەموو ئەوانەی کە ئیشێکیان بەدەسە یان خەریکی ئیشێکن و خەڵک پێویستی پیانە، زۆر زەرورە لە کاتی پەنگانەکانە، لەو کاتێک کە ئەو شتانە بەرەوسەرەوە ئەڕوا ئەمان وەزعی خۆیان نەگۆڕن، بەدەمی خەڵکەوە بن، بە قەدەری توانای یارمەتی خەڵکی بدەن و کار ئاسانی بۆ خەڵک بکەن، نەک فرسەتەکان و هەلەکان بقۆزنەوە بۆ ئەوەی خۆیانی پێدەوڵەمەند بکەن، بەڵکو هەوڵ بدەن ئەلەو حاڵەتانە ئیشێ بکەن، هەم خوا لە خۆیان ڕازیکەن و هەم بەزەیشیان هەبێ بە خەڵکا و خەڵکیش لە خۆیان ڕازیکەن. ئێمە بەگشتی هەمومان دراوسێمان هەیە، هەمومان هاوسێمان هەیە. چەند جوانە تۆ هاوسەیەکی باش بی، چەند جوانە هاوسەیەکی باش بی، تەحملی ئازاری دراوسێکت بکەیت. ناڵێم ئازاری دراوسێکت نەدەی، بەڵکو تەحملی ئازارەکەی بکەیت. ئەوە هاوسێتی چاکە. ئەوە هەر نابێ ئینسانی مسلمان ئازاری کەس بدە، بەڵام ئەوە زۆر زۆر گرنگە کە تۆ تەحملی ئازاری خەڵکیش بکەیت. ئەوە ئەو ئیسلامەتیە کە خوای پەروەردگار داوامان لێکە. بە کورتی و بە کوردی ئینسان ئەبێ سەرمەشق بێ و ئەو دینەی لە خۆیان جێبەجێ کردبێ، لە ناو دڵیا دیندار بێ، بە عەقیدە و بە عیبادەت و بە ڕەوشتەکانیان دیندار بێ، پاشان گرنگیش بە جەستە و بە جلوبەرگیشی بدە.